خۆشەویستانم سڵاو خۆشحاڵین بۆ جارێکی دیکە لە شەشە جوانەکەی کەناڵی ئەسمانی پێیامەوە بە یارمەتی خوای گەورە و پاش شەناوکارانە بووین و میۆنی ماڵەکانتان بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی نوێ لە بەرنامەی پەیامی تۆ. بەڕێزان ئەم ڕۆژ لە نێوبازاڕ دەمانەوێت گفتۆ بکەین دەربارەی ئەوەی ئایا تا چەند خۆت بە شوێنکەوتەی ڕەوشتەکانی پێغەمبەرمان موحەممەد درودی خوای لەبێ دەزانیت، تا چەند موحەممەد بە پێشەوا و بە مامۆستای خۆت دەزانیت، تا چەند سونەتەکانی لە ژیانی ڕۆژانەی خۆتدا جێبەجێ دەکەیت. ئێمە هیوادارین ڕەوشتەکانی موحەممەد درودی خوای لەبێت لە ژیانی ڕۆژانی خۆماندا ڕەنگدانەوەی هەبێت بۆی کە بتوانین بنیادی ژیانێکی تەندروستی لەسەر بنین، بنیادی ڕەوشتێکی تەندروستی خۆمانی لەسەر بنین. ئێوەی بەڕێز بینەرمان بن با بزانین پەیامی هاوڵاتیان چییە سەبارەت بەم بابەتە. فەرموون. من لە تاسەد بە پێشوای خۆم ئەزانم، ڕەحشم بە قوربانی من. ئیشەڵڵا هەر شوێن یەکەوین و شوێنیشی کەوتین. لە پێغەمبەر چاکتر لەسەر ئەردا نەبوو. وەڵا تا ئەو کاتێ من وەکو مامۆسای خۆم سەیریدەم. ئەمە پێشەوا و مامۆسای هەموو موسڵمانان. پێشەوا دینی ئێمەیە. ژیان خۆشی بێ. تا چەند هەوڵتدا شوێن ڕەوشتەکانی ئەو کەویت. ببورە من نتوانیوە، بەڵام من وەکو کەسێکی کارەز بە ئەیبیرم. لە بنەماڵەوە هۆڵمانەوە ڕەوشی ئەو جێبەجێ کرد. ئەمان پێشوای هەموو کەسێکە، پێشوای ڕۆڤایەتیە. تمام لە ژیانمە من بە سەروەر و بە پێشوای خۆمەزان. ئەوی خۆی بە شوێن کەوتێ و بزانێ بێ دوای سونەتەکانی کرد. مرۆڤ ئاسووداکە و دڵنیا شتێکە لە هەموو شتێکەوە دڵ ئاسوودە بێ بەرامبەر هەموو شتێک. تا چەند موحەممەد درودی خوای لەبێت بە پێشەوا مامۆستای خۆت دەزانیت. من لە تاسەد بە پێشوای خۆم ئەزانم، ڕەحشم بە قوربانی من. تا چەند ڕەوشتەکانی ئەوت لە خۆتدا جێبەجێ کردووە. ئینشاڵڵا پێڕەویەکەن. ئەی هەوڵت داوە سونەتەکانی ئەو جێبەجێ بکەیت. مەگوێرەی پێویست بتوانم زیینویەکەمەوە. ئەگەر کۆمەلگا شوێن ڕەوشتەکانی موحەممەد کەوێت و ڕەوشتەکانی ئەو لە خۆیان جێبەجێگا پێ دوایە ئاراستی بەرەوکوێ بڕۆ. ئارامی و خۆشەویستی، سەقامگیری. ئەی بە پێچەوانەوە ئەگەر دوور بن لە ڕەوشتەکانی ئەو. هەموو شتێکەڵەوەشە، هەر لە خێزان بگرێت تا دەوڵەت. واتە شوێنکەوتنی ڕەوشتەکانی ئەو سەرفرازی ئەمەیە. چارەسەری هەموو شتێکانە. پیاها هەوڵا سنەتی خوا و پێغەمبەر جێبەجێکە. بەخوا لە ئیسلام بۆ لاوەی چیتر هەیە، هیچ شتێکی نییە بەخوا. هەوڵت داوە لە ڕۆژانەدا لە ژیانی ڕۆژانەدا شوێن ڕەوشتەکانی موحەممەد کەویت. ئیشەڵڵا هەر شوێن یەکەوین و شوێنیشی کەوتوین بە عەونی خوا. چەند موحەممەد بە مامۆستا و پێشەوای خۆ دەزانی. بەقەی حەجێک کەتمە بە پێشەوای خۆ نێدانم. ئەگەر کۆمەلگا شوێن ڕەوشتەکانی موحەممەد کەوێت سونەتەکانی ئەو جێبەجێگا پێ دوایە بەرەوکوێ بڕۆ. بەڵا بەرەو باشیە ڕۆ بەرەو چاکیە ڕۆ، بەرەو خراپی ناڕۆ، قەت بە حیاتی بەرەو ڕێگەی ڕاستگیری هەر چاک دەرەچێت، ڕێگەی خراپیشگیری خراپ دەرەچێت. پەیامەکەت بۆ موسڵمانانەیە. وەڵای ڕێز و سڵاوم بۆ هەمویانەیە کە ڕێک و پێک و چاک بن. وەکو موسڵمانێک تا چەند موحەممەد درودی خوای لەبێ بە پێشەوە مامۆستای خۆ دەزانیت. هەموو کاتە پێشەوا مامۆستای ئێمەیە موحەممەد. تا چەند ڕەوشتەکانی ئەوت لە خۆتدا جێبەجێ کردووە. زۆری. هەوڵت داوە سونەتەکانی ئەو جێبەجێکەی. کەمێکی هەموویم جێبەجێ کردووە. باشە. ئەگەر کۆمەلگا شوێن ڕەوشتەکانی موحەممەد کەوێت درودی خوای لەبێت، شوێن سونەتەکانی ئەو کەوێت پێ دوای ئاراستی کۆمەلگا بەرەوکوێ بچێت. نەڵێم بەرەو باشیە ڕۆ. بەرەو باشیە ڕۆ. ئەگەر واز لە ڕەوشتەکانی ئەو بینین دوورمی لە ڕۆشتەکانی ئەو چیمە بەسەر دێ. بە باشی نازانم. چ پەیامێکە بۆ موسڵمانان هەیە؟ وەڵا پەیامەوەیە هەموو سونەتەکانی موحەممەد مستەفا ئەو ڕێبازە بگرن. چەند هەوڵت داوە سونەتەکانی جێبەجێکەی. وەڵایی بە پێیتوانە توانیوە بیکەم. ئەگەر شوێن ڕەوشتەکانی کەوین پێ دوایە ئێمە سەرفراز بین. بەڵێ لە دنیا و قیامەتە سەربەرزە بین. ئەم نەهامەتی میلەتی تێکەوتووە پێدوانێ لە ڕۆشتەکانی ئەو دووربینیەوە بێ. بەڵێ ئەموو نیشانەکانیەوە لەبەر ئێمە نمونەمان زۆرە، ئەگەر نمونەی ئەمەری کوردی خەتا وەرگرین چ ئینسانێ بووە، چۆن دەوڵەتی بەڕێوە بردووە. بەڕاستی ینی بۆوان ئێمە چەند نوقسانی. ئەم حکومڕانی کە ئێستا هەیە لە کوردستانە هەموو گەندەڵە ئەڵێ ماسی لە سەرەوەی بۆگەنە بێت. مەدە سەرەوە هەمووی بۆگەنە خواریشەوە دەسەڵاتی نی. پەیامێکە بە موسڵمانان هەیە. وەڵای پەیامە نوێیە دوای سونەکانی پێغەمبەر کەوین و دوای بەرنامەی خوای گەورەکەی هیچی
ئەگە دوای ئەوانە بکەین سەرپرازین نێو قیامەتەوە ئینسانێکی نمونەیەشی دیارن ناو کەسێکە دیار وەک مسلمانێک تا چەند هەوڵت داوە شوێنکەوتەی ڕەوشتەکانی پێغەمبەرمان بیدرودی خوای لەبێت ئینشەڵڵا هەروە ڕێ ئەوانە گرمەبەت چیان وتو من ئەوە بەکارێن میشەڵاو جێبەجێەکە تا چەند سونەتەکانی ئەوە جێبەجێ کردووە باشم شکر لەخوا بەزیاری محەممەد بە پێشەوە مامۆستای خۆ دەزانی بەڵێ هەرە وەڵڵا پەیامێکت بە مسلمانان هەیە پێیان ئەوەیە پێڵاوەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم جێبەجێ بکەن چی مەرجێک هەیە جێبەجێ بکەن و ئەوە لە هەموو شتێک باس هیچ شتێک عمل لای ئەوە نەبێ باشە تۆ تا چەند پێغەمبەر درودی خوای لەبێ بە پێشەوای خۆت دەزانی بە مامۆستای خۆت دەزانی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەو کەسی ئیمانی پێی نەبێ چاک ناکە لە پێغەمبەر چاکتر لەسەر ئەردا نەبوو خۆشەویستی خوای هەموو پەیامەکانی ئایەتی قورئان تا چەند هەوڵت داوە سونەتەکانی ئەو لە خۆتا جێبەجێکەی ڕەوشتەکانی ئەو لە خۆتا جێبەجێکەی پێی توانە هەوڵم ماوە بە تەواوی بۆم جێبەجێ نەکراوە لەبەرەوەی کابرایەکی فەقیر و کاسبم ئیمڕۆ کە بە ڕۆژوو بووم تاکو بەردەکە ڕۆژوم بە شوێن مەعیشەدا بە گونێەوە ئەو گونێگەمە دەستمە وایروشتم کۆ مەعیشەدە جۆرێکە لە بەجنان سونەتەکەی ئەو سونەتەکانی چونکە ئەو کەسانی خۆشەوێت کە کار ئەکەن کە ڕەنجی شانەی خۆیان نەخۆن مژێکە لە جێبەجێکردنی سونەتەکانی ئەو بە پێی توانایە مەعیشەت ئەبێ حەوڵی بۆ بێت پێغەمبەر دوودی خوای لەبێ ئەو کەسانی خۆشەوێت کە کرێکاریەکەن کە ماندوون کە کاسبیەکەن کاتبی خۆشەوێ پەیامەکرد بۆ خەڵک کاتبێکی خۆشەوێ پێڕەوی دین کە تۆ چ پەیامەکە بۆ خەڵکەیە من پەیامەوەیە بۆ مسلمانان پشت نەکەنە دین فەرزەکانی دین بەجێ بێڵن تا چەند هەوڵت داوە وەکو مامۆستای خۆت سەیری بکەیت وڵا تا ئەو کاتێ من وەکو مامۆسای خۆم سەیریەکەم خۆشە دەبێ باڵێ ئەی سونەتەکانی ئەو جێبەجێ کردووە باڵێ یەکێک لە ڕەوشتە هەرە جوانەکانی محەممەد ماندرودی خوای لەبێ ئەوەیە کە بەزەیی بە منداڵە هاتۆتەوە و ڕێزی لێگرتوون یەکێکی دیکە لە ڕەوشتەکانی ئەوەیە کە بەزەیی بە پیر و بە بەسەڵات چوەکانە هاتۆتەوە و احترامی لێگرتون و یارمەتی داون ئێمە هیوادارین تاگەکانی کۆمەڵگەی مرۆڤایەتی بەگشتی و تاکی کۆمەڵگەی کوردی بەزەیی بە منداڵە بێتەوە و ڕێزی منداڵ بگرێت هەروەها بەزەی بە پیر و بەپەکەوتەکانە بێتەوە و ڕێزی لێ بگرن بە تایبەتی دایکان و باوکانمان هەروەها یەکێکی دیگە لە ڕەوشتە جوانەکانی ئەوە بووە کە ڕێزی زۆری لەو کەسانە گرتووە کە ماندوون بەدەست کارەوە بە تایبەتی چینی کرێکار ئێمە هیوادارین لەم کۆمەڵگەیەدا لە کۆمەڵگەی گشتی کۆمەڵگەی مرۆڤایەتیدا ڕێز لە چینی کرێکار و ماندووەکان بگیرێت بۆ ئەوەی کە ئەم جۆرە مرۆڤانە هەست بەبوون و بە شکۆی خۆیان بکەن هەست بە کەمی خۆیان نەکەن لە دەروونەوە ئەمە ڕەوشتە جوانەکانی محەممەدە کە مشتێکە لە خەروارێک هیوادارین ڕەوشتەکانی هەمیشە زیندوو بکرێتەوە بۆ ئەوەی بەختەوەری بەردەوام بێت من لە تاسەد بە پێشوای خۆمەزانم ڕەشم بە قوربانی من ئینشەڵڵا حەز شوێنیەکەوین و شوێنیشی کەوتین لە پێغەمبەر چاکتر لەسەر ئەردا نەبوو وڵا تا ئەو کاتێ من وەکو مامۆسای خۆم سەیریەکەم ئەمەد پێشەوا و مامۆسای هەموو مسلمانان پێشەوا دینی ئێمەیە ژیان خۆشی بێ تا چەند هەوڵت داوە شوێن ڕەوشتەکانی ئەو کەویت ببورە من نتوانیوە بەڵام من وەکو کەسێکی کارەز بە ئەیبیرم لە بنەماڵەوە هۆڵمانەوە ڕەوشی ئەو جێبەجێ کرد ئەمان پێشوای هەموو کەسێکە پێشوای مرۆڤایەتیە تمام لە ژیانمە من بە سەرەر و بە پێشوای خۆی مەزانم ئەوی خۆی بە شوێن کەوتێ و بزانێ بێ دوای سونەتەکانی کەوێت مرۆڤ ئاسووداکە و دڵنیا شتێکە لە هەموو شتێکەوە دڵ ئاسوودە بێ بەرامبەر هەموو شتێک تۆکو مسلمانێک تا چەند محەممەد درودی خوای لەوێ بە مامۆستا و پێشەوای خۆ دەزانی زۆر ئێمە فەقری پێوەکەین فەقر و شانازی پێوەکەین داوە ڕەوشتەکانی ئەو لە خۆدا جێبەجێکەی زۆریش سونەتەکانی ئەو جێبەجێکەی سونەتەکانیشی گەڵێ ئەگەر کۆمەلگا شوێن سونەتی محەممەد کەوێ درودی خوای لەوێ ڕەوشتەکانی ئەو جێبەجێکات پێ دوای ئاراستی کۆمەلگاکە بەرەو کوێ بڕۆ زەرر ناکات پێشکەوتووە بێ زەرر ناکات ئەمەد پێشەوا و مامۆسای هەموو مسلمانانە نەگی خۆمی هەموو کەسێکە هی عالەمە تا چەند هەوڵت داوە ڕەوشتەکانی ئەو لە خۆتدا جێبەجێ بکەیت وڵای تر بە پێی ئیمکانێت هەتا توانان بوو بێ خەری بوو باشە
ئەی سونەتەکانی خەریکی نیشاءڵڵا جێبەجێ بە بڕوای تو ئەگەر کۆمەلگا شوێن ڕەوشی ئەو کەوێت شوێن سونەتەکانی ئەو کەوێت ئاراستەی بەرەوکوێ ئەچێ ئاراسە ئینشاءڵڵا بەرەو باش و پێشڕەوی دین و دنیا بێت سەرفرازە بین وایە ئینشاءڵڵا سەرفرازی هەردوو دنیا بێت باشە تۆ لێرەوە چ پەیامەکەت بە موسڵمانان هەیە وڵای پەیڕەوی پێغەمبەر جێبەجێکەن سونەتەکانی و ئەمری خوا بەجێبێنن بە پەیڕەوی قورئان وڵا زۆر بە پێشەوای خۆمە زانم و درود و ڕەحمەتی خوا لەسەر پێغەمبەر بێ سەڵڵاهو عەلەیهی وسەلەم پێشەوای دینی ئێمەیە هاچەند هەوڵت داوە سونەتەکانی ئەو جێبەجێکەی وڵا هەتا توانامە بێ سونەتەکانی جێبەجێکەمەی خەمە سەر چاو سەر دڵم سەر چاوەکانم کە سونەتەکانی ئەو جێبەجێەکەی هەست ئەکەی دڵت خۆشە ئارام تەکاتەوە لەخوا بەزیابێ ئەلحەمدولیلا زۆر زۆر ئاسوودە بم ئەگەر کۆمەلگا شوێن سونەتی ئەو کەوێ شۆن ڕەوشی ئەو کەوێ پێ دوایە ئاراستە بەرەوکوێ بچێ لەخوا بەزیابێ وڵا ئەگەر کۆمەلگا پێش دوا ئەو پێشەوا بکرێت و ئەو ڕێگاڕاستە بگرێتە بەر ئینشەڵا قەزەرەر ناکا و ڕێگاڕاستە خوای گەورە مۆفەقیەکە ئەم نەهامەتەی کە ئێستا بەسەر میلەتی کورد هاتووە قەیرانی دارایی دڵناخۆشی خەڵک تا ڕادێک پێ دوانیە هی ئەوەیە کە دوورین لە ڕەوشتەکانی ئەو زۆر ڕاستەوی ئەوەیە و لە ڕێگەی ڕاستم لایەوە بۆی خوای گەورە ئەم معجزەی پیشاناوی لێرەوە چ پەیامێکت بۆ موسڵمانان هەیە وڵا من سەرکەوتنی مسلمانان زۆر بە دروست دەزانم و هیوای سەرکەوتنە خوازم بۆ مسلمانان ئینشەڵڵا مسلمانان هەر لە سەرکەوتن هابن پێغەمبەری ئیسلام خوای گەورە بۆ ئێمەی ناردووە کە شتی لێوە فێربین ئەوەیتر ئێمەش سونەتەکانی و جێبەجێ دەکەین هەوڵت داوە سونەتەکانی جێبەجێکەی پشت بەخۆ ئەگەر کۆمەلگا شوێن سونەتی ئەو کەوێت شۆن ڕەوشی ئەو کەوێت بەرەوکوێ دەچی ئاراستەی ژیان خۆشە بێ ژیان زۆر سەرکەوتووە بێ ئێستایا کە خەڵک تا ڕادێک دڵی ناخۆشە تا ڕادێک نەبوونە تا ڕادێک نەهامەتی بەسەرە هاتووە پێدوانیە دوور لە ڕەوشی ئەوە بەڵێ زۆر زۆر ڕاست ئەگەر بگەڕێنەوە لای ڕەوشتەکانی ئەو بڵێ ئەمۆسا کۆتایی بێ پشت بەخۆ لێرە چ پەیامێکت بۆ موسڵمانان هەیە وڵای هیوای سەرفرازیان بۆ خوازم شێن پێغەمبەر صلی الله علیه وسلم جگە لەوەی کە پێشەواکی ئیسلام بووە کە ئیسلام دایانێ بە پێشەوە کابراکی بەتوانە بوو لە سەردەمی خۆیان کە توانێتی کۆمەڵە کەس ڕاکەشە بەلای خۆیان و ئەو بیر و باوەڕێک کە لە دەروون و مەشی خۆیان هەبووە ڕاکەشت و خەڵک تەسخیف کات تا چەند هەوڵت داوە شوێن ڕەوشتەکانی ئەو کەوێت ببوورە من نتوانیوە بۆ عقیدەی مرۆڤە هەموو کەسێک ئازادە باوەڕت پێیەتی بڕوان بە ئیسلام هەیە بڕم بە قورئان هەیە بەڵام من وەکو کەسێکی کارەز بە ئەیبیرم کە کابرای توانوێتی لە سەردەمەیە تاکو ئێستاش کاریگەری هەبێ لەسەر مرۆڤ کابراکی بەتوانە بووە جگەل لەوەی کە پێش ئەوەی کە وەحی بۆ بێت کابرای خوێنەوار بووە کابرا بۆ وتاری خوێندێت و لەناو مەکەیە کابرا بوو لەناو ئەو ڕێکخراوە کە پێش ئیسلام کە دروست بووە پێش ئەو لەگەڵ وەرەقە کوڕی نەفیلە کە توانوێتی ڕێکخراوە دروستکەن و خەڵکی هەناوە لە بتپەرستی و لە داکەوتووی و لە جاهیلیەت دوورکەونەوە پێش ئەوی کە وەحکەی بێتە خوارەوە دوای کە وەحی بۆ هاتۆتە خوارەوە زاتە پەرەی پێداوە بەو بیر و باوەڕکە خۆی هەبوو ئەگەر کۆمەلگا شوێن ئەو کەوێت ئاراستی بەرەوکوێ ئەچێ ئەزیزم قورئان کە هاتۆتە خوارەوە پرتوکێکی ئیسلاحی ئیجتیماعیە بێگومان مرۆڤ تووشی هەڵدێر ناکات چکە بۆ ئیسلاحی ئیجتیماعیە بە کوردیگە خۆمانانی لەناو بازار و یان لەناو کۆمەڵێک قسە باسە لێ کاکە باشە کۆ خراپە مەکە ئەمە کۆمەلگا ڕات کەس ناتوانێت بەرەو هەڵدێر بەرێت بۆ پێتم چکە ئیسلاحی ئیجتیماعیە هاتۆتە خوارەوە تاکو ئێستاش خەڵک لەسەر ئەو ڕۆتا ڕات باشە بێگومان بۆ مرۆڤ فێیە دوا خراپە بکەوێت بەڵام هەموو مرۆڤێکیش کاکە پێش هەموو شتێ پێ بڵام مرۆڤ درڕندەیە لەگەڵ ڕێز بە ئەو شتەی کە بەسەر خەیاڵی مرۆڤ باید بەسەر یەک زیندەوەرێکیان نایێت مرۆڤ چۆ مرۆڤ زیندەوەرێکی سەرکەشە درڕندەیە ئەوەی لە مەشکە بێت ئەیکات پێ دوایە ئەگەر جاری وای ببوورە جاری وایانە ئەم مرۆڤە سڵەکاتەوە لەو دینێکە هەیەی مرۆڤ بەبێ دینیش ناتوانێت بژیت کۆمەڵگەش بەبێ دین ناتوانێت ڕێو کات
منو تۆ نییە وانین بڵین بگورە بەدەست من و تۆ نییە و پێش ئیسلام هاتووە تەوراتە ئینجیل هاتووە موزە هەیە یعنی بۆ بڵێن بڕواکە لە بینی تۆ خوایە هەیە کۆمەڵێ سڵەکەت وڵێ لەبەر بوونی خوا کەواتە ئەگەر ئێمە شوێن ڕەوشتەکانی محەممەد کەون درودی و خوای لەبێت پێ دوایە کۆنتترۆڵی ئەم سەرکەشیە و ئەم دڕندەی خۆمان بکەین ئەزیزم داری وایە بەنای ئیسلامەوە دڕندی یەکەت ئیسلامی ڕاستەقین ئەمەیە ئیسلام ڕاستەقین ئەوە نەگەل لە پڕێ بەڵام ئیسلام ڕاستەقینە دوو ئاەت هاتوتە خوارەوە ئاەتی بەشی مەدینە هەیە پێڕێ مەدیناکە ئەو ئاەتەن کە دەبەزیوە لە مەکەیە هەیە پێڕێ ئەو ئاەتەکە لە مەدینە هاتوتە خوارەوە بەڵام ئیسلامی میێنڕە و زۆر بەشە لە ئیسلامی تونڕە لە هەموو چینی تۆژەکە لە هەموو بیر و باوەڕێکە لە هەموو ئەدۆلۆژەکە کەسی تونڕە هەیە و کەسی میێنڕە هەیە تا چەند پێغەمبەر درودی خوای لەبێت بە مامۆستا و بە پێشوای خۆ دەزانێت پێغەمبەر جەبارم پێ هەیە و سیقم پێ هەیە و تەواو خۆش لەوێ ئەقابی لە خۆشم ناوێ تا چەند هەوڵت داوە ڕەوشتەکانی ئەو لە خۆتا جێبەجێکەی لە بنەماڵەوە هۆڵمانەوە ڕەوشی ئەو جێبەجێکەین و هەلە بنەماڵەوە پیان وتوین کە لەسەر ڕەوشی ئەو بڕێن ئەگەر لەسەر ئەوەشی ڕەوشی ئەو بڕۆین قازان چاکەین قازان بۆ ناکەین بەڵێکین سەرکەوتووە بین وایە ئاڵەوەڵە سەرفرازی دنیا و قیامەتی شەبین وەڵی تۆ دنیا قیامەت بەدەست عملەکەی خۆتە ئەگەر شوێن ڕەوشی ئەو کەوین باش نییە بەڵێ شوێن ڕەوشی ئەوی کۆین باشە بەسێکە درێتیان نەکەین ئەی باشە نەک من تاوارێ ئیشکەم کیلۆ تەماتە بە 3000 بێ بە 4000 ئەوە درۆیە تا چەند پێغەمبەر درودی خوای لەبێت بە پێشەوە مامۆستای خۆ دەزانی هەتا وەکو خوا بڵێ بەسە ئەوەندە زۆر بەڵێ تا چەند هەوڵت داوە ڕەوشتەکانی لە خۆدا جێبەجێکەی وڵای هەتا ئەو کاتەی بتوانم هەوڵم داوە تا چەند سونەتەکانی و جێبەجێکرد هەتا لە توانامە بێ ئەگەر کۆمەلگا شوێن ڕەوشتی ئەو کەوێ شوێن سونەتی ئەو کەوێ پێ دوای ئاراستی بەرەو کوێ بچێت بەرەو باشە چێ و قەت لەوە باشتر نابێ پەیامێکە دەیە بۆ مسلمانان وڵای پەیامی ئەوم هەیە کە شوێنی سونەتی پێغەمبەری خوا بکەون سەڵاو سەلەم بە شوێن ڕۆژتەکانی ئەو بکەون ئەوەی شوێنی سونەتی پێغەمبەری خوا بکەوێ هەر بەرەو باشە چێ و قەت زەرە ناکە هەتا تایە و ئەبم بە ساقەی خۆڵی ژێر بێکەش هەوڵت داوە ڕەوشتەکانی ئەو لە خۆدا جێبەجێکەی ئینشاءالله کۆمەلگا شوێن ڕەوشتی ئەو کەوێ شوێن سونەتی ئەو کەوێ پێ دوایە بەرەو کوێ بڕۆ ئاراستەی بەرەو چاکترین شوێنە ئێستا کە کۆمەلگا تۆزە تووشی نەهامەتی و قات و قڕی و تووشی نەهبوونی بووە پێدوانیە دوور لەوەیە کە شوێن ڕەوشتی ئەو ناکەوین وڵی هەموو چینێک کێشەی بەسەر هەیەت بە تاوانەوەیش زیاتر بەسەر ئیسلاما بێت ئیسلامەتی بگری ئەگەر هەچ کێشەیەکی شێ بێت بە احتیاطی بەلاتەوە تا چەند محەممەد درودی خوای لەبێت بە پێشەوە و بە مامۆستای خۆ دەزانی کەمان پێشوای هەموو کەسێکە پێشوای ڕۆپایەتیە هەوڵت داوە ڕەوشتەکانی ئەو لە خۆدا جێبەجێکەی تەنا بەخوای گەورەی شەڵە لەگە سونەتەکانی چۆنی هەمدوو سێنا وڵای کەم بەردەوامی ئەگەر کۆمەلگا شوێن ڕەوشتی ئەو کەوێت شوێن سونەتی ئەو کەوێ بەرەو کوێ ئەچێ ئاراستەی وەڵاهی بەرەو ئەوە ئەچێ ینی کەس دەرگال ئێوە نایە یعنی ئینسان بە خەشێت هەر هەمووی مرتاحە بێت بەرەو ئەوە چێتر بێخەمە خەوی لە ئێستایە کە کۆمەلگا ئەم نەبوونی و ئەم نەهامەتی بەسەر هاتووە ئەم دڵناخۆشی بەسەر هاتوو پێدوانیە دوورین لە ڕەوشتەکانی ئەو طبعا دوورین زۆریش دووری نەکەم دووری پەیامێکت بۆ مسلمانان هەیە وڵی پەیام ئەوەی ئینشەڵڵا بە ئیزنی خۆی گەورە هەمومان شوێن کەوتوی پێغەمبەری خوا بن سەڵاو وسەلەم شوێن سونەتەکان کەوین عیبادەتەکان جێبێنین ئینشەڵڵا بێ مشکی نابێت محەممەد ئەو کەسەیە کە خوای گەورە لە باریوە دەفەرمێت وما ئەرسەلناکە إلا ڕەحمەتەن للعالەمین واتە محەممەد ڕەحمەتە خێر و خۆشیە بۆ هەموو جیهان کەواتە ئێمە مسلمان ئەگەر شوێن ڕەوشتەکانی ئەو بکەوین ئەگەر شوێن سونەتەکانی ئەو بکەوین بە دڵنیاییەوە سەرفرازی دنیا و قیامەتە بین بە دڵنیاییەوە هەرگیز دەردی کورد ئەڵێ بەردی سارد و گەرم نایەتە ڕێمان بە دڵنیاییەوە تووشی زەرەر نابین تووشی خەم نابین لەم پەیامەوە داوا دەکەین هەمومان شوێن ڕەوشتە پیرۆزەکانی ئەو بکەوین شوێن سونەتەکانی ئەو بکەوین بۆ ئەوەی دڵخۆش و بەختەوەری هەردوو دنیا بین تا چەند پێغەمبەر درودی خوای لەبێت بە مامۆستا و بە پێشوای خۆ دەزانی وەڵاهی هەتا سەرێزخان
هەتا ماوەم لە ژیانمە من بە سەروەر و بە پێشەوای خۆمەزانم گەوێری خۆی لەسەر تا چەند هەوڵت داوە ڕەوشتەکانی ئەو لە خۆدا جێبەجێکەی وەڵاهی ئەتر خی گەورە خۆی ئاگای لە کردەوەکان و ڕەوشتەکانی فێشەڵات پڕ بەدڵ کردەوەکانی ئەومدا تیا مەوجودە ئینشەڵڵا ئەگەر کۆمەلگا شوێن ئەو بکەوێت شوێن ڕەوشتی ئەو بکەوێت شوێن سونەتی ئەو بکەوێت بەرەو کوێ چێ سەرفرازیە سەرفرازە لە دنیا و لە قیامەتە تر نەجاتی تووشی هیچ گرفتێ نابێت لە ژیانی ئینشەڵڵا پەیامێکت بۆ مسلمانان هەیە لێرەوە وەڵاهی پەیام وەیە تا نزیک بن لە خی گەورە و تاعەتیان زۆر بێ ئینشەڵڵا خی گەورە ڕزگارمانەکەوت لەم شەرمەسەری ژیانە ڕزگارمانەکەوت تەواو کۆتایی ئەگەر دوورکەوین و لە ڕەوشتەکانی محەممەد پێدوانێ زەرەرکەین وەکو ئێستامان لێ ئێستا زەرمان نەبووین ئەوە نیشانەی دوورکەوتنمانە لە ڕەوشتەکانی خۆی پێغەمبەری خی گەورە لە تاسەد بە پێشوای خۆمەزانم ڕەحشم بە قوربانی من ئینشەڵڵا هەر شوێنیەکەوین و شوێنیشی کەوتین لە پێغەمبەر چاکتر لەسەر ئەردا نەبوو وەڵا تا ئەو کاتێ من وەکو مامۆسای خۆم سەیریەکەم ئەمە پێشەوا و مامۆسای هەموو مسلمانان پێشەوای دینی ئێمەیە ژیان خۆشە بێ تا چەند هەوڵت داوە شوێن ڕەوشتەکانی ئەو کەویت ببورە من نتوانیوە بەڵام من وەکو کەسێکی کارەز بە ئەیبیرم لە بنەماڵەوە هۆڵمانەوە ڕەوشی ئەو جێبەجێ کرد ئەمان پێشوای هەموو کەسێکە پێشوای ڕۆڤایەتیە هەتا ماوەم لە ژیانمە من بە سەروەر و بە پێشەوای خۆمەزانم ئەوی خۆی بە شوێن کەوتێ و بزانێ بێ دوای سونەتەکانی کرد مرۆڤ ئاسووداکە و دڵنیا شتێکە لە هەموو شتێکەوە دڵ ئاسوودە بێ بەرامبەر هەموو شتێک وەڵا ئیتر کەس نییە بە مامۆستا پێشەوای خۆی میزانم لەو زیاتر ئەو ڕابەر و پێشەوای مرۆڤایەتیە خۆش دەوێ لە ڕۆحی خۆم زیاتر تا چەند هەوڵت داوە ڕەوشتەکانی ئەو لە خۆتدا جێبەجێ بکەیت وڵی شەڵای تر ئێمە ئومەتی ئەوین نەبێ هەوڵ بین هەموو ڕەوشتەکانی ئەو جێبەجێکەین ئینشاءڵڵا ئەگەر کۆمەلگا شوێن ڕەوشتی ئەو کەوێت شوێن سونەتی ئەو بکەوێت پێ دوایە خەڵک بەرەو کوێ بچی ئاراستەی وڵا بەرە و ژیانێکی ئارام کەرتەلۆکی ژیان ڕەوشتەکانی پێغەمبەرە ساسەلم قورئان و ڕەوشتەکانی پێغەمبەرە هەنێر کەسێ بەو ڕەوشت و ڕێبازی ئەوە بڕوا ئیتر کۆمەلگایەکی بەختەوەرە بێ و کەس کێشە مشاکلی نابێ باشە لە ئێستاە کە خەڵک تووشی نەبوونی بووە تووشی بێبازاڕی بووە تووشی دڵتەنگی و خەمباری بووە تووشی لێک هەڵۆشاندنی خێزان بووە ئەو هەموو ڕێژەی تەلاقە زۆر بۆ لە نێو کۆمەلگادا پێدوانیە هی ئەوە بێ کە دوورین لە ڕەوشتەکانی محەممەد لە سەد وایە لە سەد وایە ئەگەر ڕەوشت و ئاکارەکانی ئەو جێبەجێکەین قەت ئەم کۆمەلگایەوەی لێ ناهات قەت ژیانی خەڵکیژاوای لێ ناهات لێرەوە چ پەیامێکت بۆ خەڵگەیە وەڵی هیوادارم شوێن ڕێبازی پێغەمبەرکەون ساسەلەم خۆ ڕەوشتەکانی ئەو جێبەجێکەن ئەبێتە مای بەختەوەری دنیا و قیامەتیان ئەم بەڕێزەمان لێرەوە پەیامێکی جوانی ئاراستەکردین ئەویش ئەوەیە ئەگەر شوێن ڕەوشتەکانی محەممەد کەوین بە دڵنیاییەوە سەرفرازە بین خۆ ئەگەر بە پێچەوانەشەوە دوور بین لە ڕەوشتی ئەو حاڵمان بەم حاڵە دەگا کە خەڵک بێپارەیە خەڵک نەبوونە خەڵک دڵناخۆشە خەڵک نەهامەتی ڕووی تێکردووە خەڵک نەخۆشی ڕووی تێکردووە ئێمە هیوادارین کۆمەلگا ڕووبکاتە ڕەوشتەکانی محەممەد درودی خوای لەبێت بۆ ئەوەی کە وەکو سەردەمە زیێڕینەکە ئێوە خەڵک بژی هیوادارین سەرکردەکانمان وەکو محەممەد بژین بۆی خەڵک چاو لە ڕەوشتەکانی سەرکردەکانمان بکات هیوادارین سەرکردەکانمان وەکو محەممەد ئاگایان لە حاڵ و لە برسێتی میلەتەکەیان بێت وەکو ئەو چەندەن کە خورمایەک لە ماڵیانە هەبێت وەکو ئەوەی کە هەیان بێت لەگەڵ خەڵکییا بەشی بکەن هیوادارین خەڵک بگەڕێتەوە بۆ ڕەوشتە پیرۆزەکانی ئەو بۆ ئەوەی نەجاتمان بێت لەم هەموو تەلاقە لەم هەموو نەخۆشیە لەم هەموو نەبوونیە لەم هەموو دڵناخۆشیە لەم هەموو بێموچەیە لەم هەموو قات و قڕیە لەم هەموو سەر هەڵگرتنی گەنجانەمان کە سەر هەڵەگرن و ئەڕۆن وڵات بەجێ دێڵن هیوادارین ڕەوشتەکان زیندوو بکەینەوە بۆ ئەوەی کۆمەلگایەکی سەرفرازمان هەبێت بۆ ئەوەی بەختەوەری هەردوو دنیا بێت وەڵا جا لەو گەورەتر لە دنیای هەر نییە کەسێک لەو گەورەتر دروست نابێتەوە جارەتر خۆش دەوێ بە تاکید هەراوەڵا باشە تا چۆن هەوڵت داوە ڕەوشتەکانی ئەو لە خۆدا جێبەجێکەی وەڵایتر بە دڵنیایەوە یەکێ مسلمان بێ هەوڵ بات
ئەوی خۆی بە شوێن کەوتێ و بزانێ بێ دوای سونەتەکانی کەوێ ئەگەر کۆمەلگا شوێن ڕەوشتی ئەو کەوێ شوێن سونەتی ئەو کەوێ پێ دوایە بەرەو کوێ بڕۆین بەڵامەرەوە پێشەچین بە دڵنیاییەوە کۆمەلگایەکی پاک و جوان دروست دەبێ لە ئێستەیە کە ئەم خەڵکە هەست ئەەکەی نەبوون هەستەکەی نەهامەتی بەسەرا هاتووە هی ئەوە نیە کە دووری لە ڕەوشتی ئەو بەڵامە تاکید بەرەوەڵە بەرەوەڵە سیفەتی ناشرین بێ هەمی دوورە لەوە باشە ئەی چ پەیامێکە دەیە بۆ مسلمانان وەڵایتر هەمیان یەکگرن و شوێن سونەت و ڕێبازی ئەو بکەون تا چەند پێغەمبەر درودی خوای لەبێت بە مامۆستا و بە پێشەوای خۆتی ئەزانی وەڵاتە حەدێکی زۆر گەورن لە خوای گەورە بگەڕێتەوە پێغەمبەری خوایە تا چەند هەوڵت داوە ڕەوشتەکانی ئەو لە خۆدا جێبەجێ بکەیت وەڵایتر ئینشەڵڵا هەتا بۆم بکرێ ئەیکەم جێبەجێ یەکەم لە خۆم سونەتەکانیشی جێبەجێەکەی باڵێ لەخوا بەزیاد باشە ئەگەر کۆمەلگا شوێن ڕەوشتی محەممەد کەوێ درودی خوای لەبێت بەرەو کوێ ڕوا وەڵایی بەرەو یەکسانیەشی زۆر وەک شوێن کەوتوەکانی پێغەمبەر بکرێ و پێغەمبەرەوانەی کە کردوێتی خەڵک بیکە یعنی خەڵک کێشەی نابێ بەڕاست لە ئێستاە کە خەڵک کێشە هەیە کە گرفتیە کە نەبوونە نەهامەتی هەیە هی ئەوە نیە کە دووری لە ڕەوشتی ئەو بارەوەڵە پەیڕێەکانی پێغەمبەر ئەوانەی کە پێنج کۆڵەکە سەرچەکە ئیسلامە جێبەجێی ناکەن بە دایبەتی سەرۆش حیزبەکە ئەوانەی کە دەسەڵاتدار ئەم خەڵکیان برسی کردو پەیامەکەت بۆ خەڵگای لێرەوە وەڵای داوا لە خەڵکەم ئینشەڵڵا ئەم سەرکردانە بە خۆیان نەبچنەوە و چاویان لەو میلەتە فەقیر و هەژارە بێ و ئیتر ئەم ململانەیە بەسە خەڵک زۆر هیلاک چاوێکیش لە پێغەمبەر بکەن سەڵاوات وەڵا دوای پێغەمبەری مەزلمان کەون کە ڕابەری گەورەی هەموو ئیسلام و مسلمانەتیە ئێمە سونەتەکانی جێبەجێ بکەین ئێمە شتانی کەوا خوای گەورە نەی لێ کردو نەیکەین ئێمە تەبەن ئێمە مسلمانین ئێمە خوای گەورە کە نوێژ ڕۆژوو لەسەر واجب کردوین کە بیکەین ئێمە بەم شتانە ئێمە مسلمانین تا چەندێک شوێن ڕەوشتەکانی محەممەد کەوتووی ئێمە تەبەن ئێمە سونەتەکانی ئێمە بێ جێبەجێکەین سونەتەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم جێبەجێت کردووە بەڵێ جێبەجێمان کردووە الحەمدولله سپاس بۆ خوای گەورە ئێمە ئەگەر کۆمەلگا شوێن ڕەوشتی محەممەد کەوێت پێ دوایە ئاراستی بەرەو کوێ ڕوا سپاس بۆ خوای گەورە ئەگەر پێ دوای ئەوە سونەتەکانی پێغەمبەر کە صلی الله علیه وسلم الحەمدولله ئێمە کۆمەلگاکەمان پێش کەوتووە بێ الحەمدولله سپاس بۆ خوای گەورە خەڵکی مسلمان زۆرە سپاس بۆ خوای گەورە حەمد و سەنا و سپاسی خوای گەوراکەن ئەم خەڵکە مسلمان زۆرە ئەم خەڵکای بینینم بازارە هەمووی بەڕۆژوە هەمووی سپاس بۆ خوای گەورە هەمووی ئەچیتە مزگەوتەکان ماشەڵڵا ئەوەنگە سپاس بۆ خوای گەورە ئەوەنگە مسلمان زۆرە بۆ زانتە هیچ کەسی خراپ نییە ئەوەنگە مسلمان زۆرە سپاس بۆ خوای گەورە الحەمدولله لەخوا بەزیابێت سپاسی خواکەین ئێمە کە بە مسلمان خەڵکی کردین سپاس بۆ خوا لێرەوە چ پەیامێکت بۆ مسلمانان و بۆ خەڵکی هەیە ئێمە لێرەوە داواکارین بۆ ئەو کەسانی کەوا هەتا ئێسەکانی نەگەڕانێتەوە بگەڕێنەوە بۆ سەر ڕەوشتەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ سونەتەکانی بۆ دروستکراوەکانی بۆ ئەوانەی کەوا ئێمە خوای گەورە بە شەرعی خوا ئێمە سپاس بۆ خوای گەورە کە ئێمە بە شەرعی خوا مسلمانین الحەمدولله سپاسی خواکەین جەناب وەکو مسلمانێک تا چەند پێغەمبەر درودی خوای لێبێت بە مامۆستا و پێشەوای خۆ دەزانی وڵای تا ئەو پەڕی قەناعەتی دڵنیایی خۆم بە پێشەوە و قایدی خۆم ێزانم تا چەند سونەتەکانی ئەو جێبەجێ کردووە وڵای بە پێی توانە چەند توانێت درێخیم نەکردووە باشە جێبەجێکردنی سونەتەکانی ئەو شوێنکردنی ڕەوشتی ئەو پێ دوایە مرۆڤ ئاسوودە بکە مرۆڤ ئاسووداکە و دڵنیا شتێکە لە هەموو شتێکەوە دڵ ئاسوودە بێ بەرامبەر هەموو شتێک ئەگەر کۆمەلگا شوێن ئەو بکەوێت چی بەسەر دێت وڵای ئەو پەڕی خۆش گوزارانیە بێ لە ئێستاە کە ئەم نەهامەتی ڕوویکرێتە ئەم میلەتە پێدوانیە دوور لە ڕەوشتی ئەوە بە دڵنیایی دوورکەوتنەوە لە ڕوشتی ئەو کارەساتی ئێستەیە پەیامێکت بۆ مسلمانان هەیە وڵای پەیام بۆ مسلمانان لەگەڵ یەکە دڵیان پاک بێت ناحەز یەکتر نەبن ڕقوشینان بەرامبەر یەکتر نەبێت یەکتریان خۆش بوێ یەکتریان خۆش بوێ تا چەند بە پێشەوە و بە مامۆستای خۆت ێزانی بە هەموو شێوەیەک پێشەوە و مامۆستام ئەگەر کۆمەلگا شوێن ڕەوشتی ئەو بکەوێت بەرەو کوێ چێت کۆمەڵگەیەکی تەندروست و پەرڕێگەیەکی ڕاست و دروستە لە ئێستاە ئەم نەهامەتی بەسەر ئەم میلەتە هاتووە پێ دوایە هی ئەوە نییە کە ئێمە شوێن ڕەوشتی ئەو ناکەویان دووری لە ڕەوشتی ئەو بە تەشید سەبەبێکی بۆ واگەڕێت سەبەبێکیشی بۆ خراپی خۆمانەگەڕێت چ پەیامێکت بۆ مسلمانان هەیە یەکگرتوو بن چاویان لە یەک بێ هاوکاری یەک بکەن تا دەرفەت ماوە بۆ ئەوەی خراپ نەق
ئەی محەممەد خۆشەویستم ئەی سەروەرم هەتا دەمرم بەڵێ نەدەم تۆ بکەمە مامۆستا و پێشەوا و ڕابەرم. هاوڵاتیەکانمان پەیامەکانیان ئاراستە کردین، ئێمەش پەیامەکانمان بۆ ئێوە بەڕێز گواستەوە. ڕابۆچوونی هەوڵاتیان بەو جۆرەیە کە بەڵێ سەرفرازی مرۆڤەکان لەوەدایە کە ڕەوشت و سونەتەکانی محەممەد لە خۆیدا جێبەجێ بکات. کۆمەلگای بەختەوەر ئەو کۆمەلگایەیە کە شوێن ڕەوشتەکانی ئەو بکەوێت. مرۆڤەکان ئەو کاتە ئاسوودا بن کە شوێن فەرموودە و ڕەوشتەکانی ئەو بکەون ڕنگدانەوەی هەبێ لە ژیانیاندا. ئەمە لە تاکێکەوە دروستە هەتا دەگاتە بەرزترین ئاستی دەسەڵات و بەرزترین سەرکردا لەم کاتەدا. بۆیە ئێمەش لێرەوە هێوادارین لە مرۆڤێکی سادە و ساکارەوە تا دەگاتە سەرکردە باڵەکانی ئەم هەرێمە ڕەوشتەکانی محەممەد لە خۆیاندا جێبەجێ بکەن بۆ ئەوەی ئەم میلەتە لەم نەهامەتێ نەجاتی بێت. بەڕاستی وەک هاوڵاتیان وتیان هۆکارەکانی نەهامەتی ئەم میلەتە ئەوەیە کە دوورن لە ڕەوشتەکانی ئەوە، چونکو ئەگەر ڕەوشتەکانی ئەو جێبەجێکەین هەمومان بە یەکسانی و بەدادپەروەری و بە خۆشبەختیەوە دەژین. ئێمە هیوادارین لە ژیانی ڕۆژانەماندا محەممەد درودی خۆی لێ بکەینە پێشەوە و مامۆستای ڕاستەقینەمان بۆ ئەوەی سەرفراز و بەختەوەری دنیا و قیامەت بین، بۆ ئەوەی خۆی گەورە لە خۆمان ڕازی بکەین. پەیامی ئەم جارەشمان گەیشتە پایان تا پەیامێکی تر هەموو لایەکتان بەخوای گەورە ئەسپێرین. خی گەورە پشت و پەنای هەموو لایەکمان بێت.